بەرنامەکانی ڕۆژی جیهانی کرێکار زیادکردنی هەڵدەست و موچە ڕاگررتنی جینۆساید لە غەزە. ڕۆژی جیهانی کرێکار لە زۆربەی وڵاتەکانی جیهان بە شێوەی ڕێپێوان و کۆڕووکۆبوونەوەی گەورە بەڕێوەچوو. زیادکردنی هەڵدەست، ڕاگررتنی جینۆسایدی ئەرتەشی ئیسرائیل لە غەزە دروشمی هاوبەشی زۆربەی چالاکیەکانی ڕۆژی جیهانی کرێکار بوو. بەڵام لە هەموو وڵات و ویلایەتێکدا هاوکات کۆمەڵێک داواکاری تایبەتیش خانەڕوو. لە ئەمریکا خۆپیشاندەران هێرشی دڕندانەی پۆلیس بۆ سەربزوتنەوەی دامەزراندنی کەمپی هاوپشتی لەگەڵ خەڵکی غەزەیان کە لەلایەن خوێندکارانەوە کەوتووە دەڕێ ئیدانەکرد. ئەوان لەسەر ڕاگررتنی هاوکاری دارایی و چەکوشۆڵی دەوڵەت و سەرمایەدارە گۆڕەکانی ئەمریکا بۆ ئیسرائیل پێداگریان کرد. لە ڕێپێوانەکاندا خواستی زیادکردنی هەڵدەست و موچە، خەبات لە دژی گرانی و دیفاع لە مافی کرێکارانی کۆچبەرانیش بە دروشمی هاوڵاتی بوون مافی هەمووانە گەلێک بەرچاو بوو. لە شاری لۆس ئانجلس کرێکاران و هۆنەرمەندانی هالیوود دروشمگەلێکی وەک سوور بپۆشن دەسەڵات لە دەست کرێکاراندا بێ و کۆنترۆڵی کۆمەڵایەتی بەسەر کردەوەکانی پۆلیس لەسەر پلاکاردەکان نووسرا بوو. ئەو دروشمانە لە دژی مەکارتیە کۆنەپەرستەکانی هاوچەرخ بوونکە خوازیاری سەرکوتیە و کرێکارە فکری و داهێنەرانن کە لە پێناو دیفاع لە مافەکانی خۆیان و کرێکاراندا دژ بە شیرکەسە گەورەکانی تەکنۆلۆژیا خەبات دەکەن. ئەوان هەروەها داواکاری باشتربوونی هەڵدەست، شوێنی نیشتەجێبوون بۆ هەمووان، هاوڵاتی بوون مافی هەمووانە، کۆتایی هێنان بە سەرجەم شەڕەکان و پەروەردەی سەراسەری و بێبەرامبەر بۆ هەمووانیان بەرز کردەوە. لە ئۆکلاهۆما کرێکارانی بارانداز کە 4 مانگ لەمەوە بەرخوازیاری کۆتایی هێنان بە هاوکاری دارایی و چەکوچۆڵی کابینەکەی بایدن بۆ ئیسرائیل بوون و خۆیان لە بارکردنی کەرەستە سەربازیەکان بۆ ئیسرائیل بواردبوو، لە ڕۆژی جیهانی کرێکاردا سەر لە نوێ و بە هەمان دروشم بەندەرەکەیان داخست. ئەوانیش لە دژی گرانی و دابەزینی ئاستی گوزەرانی کرێکاران و هەروەها لە دژی بوونی نایەکسانی قوڵی دارایی نێوان سەرمایەداران و کرێکاران دروشمیاندا و خوازیاری باشتربوونی ئاستی ژیان و بارودۆخەی کرێکاران بوون. خۆپیشاندەران لە شیکاگۆ وێڕای دووپاتکردنەوەی دروشمە گشتیەکانی بزوستنەوەی کرێکاری یادی ئەو کرێکار و ڕێبەرە کرێکارانێشیان بەرز ڕاگرتکە لە کۆمەڵکوژەکەی ساڵی 1886 هایمارکت لەلایەن پۆلیسەوە گیانیان لەدەستدا. لە کالیفۆرنیا خۆپیشاندەران بەرەو شوێنی کەمپی هاوپشتی لەگەڵ خەڵکی غەزە لە زانکۆی باشووری کالیفۆرنیا ڕێپێوانیان کرد و پشتگیریان لە خوێندکاران کرد. لە سیاتل لەسەر ئاڵای خۆپیشاندەران نووسرا بوو لە غەزە جینۆساید ئەنجام دەدەن، هەر وەک چۆن خەڵکە ڕەسەنەکانی ئامریکایان کۆمەڵکوژ کرد، وەک چۆن کرێکاران لە ناو کارگە و ناوەندە کرێکاریە نائەمنەکاندا دەکوژن. لەسەر پلاکاردێکی دیکە نووسرا بوو بێمای بێکاری بۆ ئەو کرێکارە کۆچبەرانەیە کە هێشتا مافی نیشتەجێبوونی فەرمیان پێنەدراوە. لە پاریس و نانت لە ڕۆژاوای فەڕەنسا شەڕ و تێکەڵچوون لەگەڵ پۆلیس ڕوویدا. خۆپیشاندەران پلاکاردێکیان بەدەستەوە گرت بووکە لەسەری نووسرا بوو ماکرۆن لە ناخی دڵەوە لێت بێزارم. خۆپیشاندەران ئاڵای ئۆلەمپیکیان سووتاند. جێگای ئاماژەیە کە 3 مانگتر یاریە هاونیەکانی ئۆلەمپیک لەو وڵاتە بەڕێوە دەچێت. ئەم یاریانە کە قازانجێکی زۆر بە خاوەن هۆتێلەکان و هەندێک لە کاسبکاران دەگەنێت، گرانیەکی زۆر بۆ کرێکاران و باقی جەماوەر بە دوای خۆیدا دەهێنێت. لە کۆڕووکۆبوونەوەکانی یەکیایەر لە ئەڵمان دروشمی باج لە دەوڵەمەندەکان وەربگرێن گەلێک سەرنجڕاکێش بوو. لە خۆپیشاندانی شارەکانی بریتانیا بابەتی هێرش بۆ سەرمافە دیموکراتیەکانی کرێکاران، خەبات لە دژی هەژاری و بەتایبەتی هەژاری منداڵان، زیادکردنی هەڵدەست و کۆتایی هێنان بە هاوکاریەکان بۆ دەوڵەتی ئیسرائیل لە کوشتاری بە کۆمەڵی خەڵکی فەلەستین لە زومرەی سەرەکیترین داواکاریەکان بوون. لە وڵاتە ئاسیاییەکان خۆپیشاندەران خوازایی کۆتایهێنان بە پرسی بەتایبەتیکردن، زیادکردنی هەڵدەستەکان، ڕاگررتنی گۆڕانکاری لە یاساکانی کاردا بە قازانجی خاوەنانی سەرمایە و کۆمەڵکوژی ئیسرائیل لە غەزە بوون. لە ئێران پۆلیسی کۆماری ئیسلامی بەو پەڕی دڕندەیەوە بەتایبەت لە کوردستان ڕێگری کرد لە ڕێکخستن و بەڕێوەچوونی ئاشکرای ڕێ ڕەسمە سەربەخۆکانی ڕۆژی جیهانی کرێکار لە ناو شارەکاندا.
بەم هۆیەوە ڕێڕسمەکانیان لە دەرەوەی شارەکان لەوانە لە شارەکانی بانا، بۆکان و سەقەز یان بە شێوەیەکی نهێنی بەڕێوە چوون. بەڵام سەرەڕای ئەم دوو شارانە کرێکارانی پێشڕەو لە شارۆچکەی پیشەسازی ژمارە 1 سنە و لە شاری کامیاران ڕۆڕسمەکانی ڕۆژی جیهانی کرێکاریان بەڕێوە برد. لە دەرەوەی کوردستانیش کرێکارانی شرکەتی نیشەکەری حەوتەپا لە ناو شرکەتەکە و هەروەها خانەنشینانی کرماشان لە بەردەم ئیدارەی کار و تەعاونی پارێزگای کرماشان ڕێڕسمی ڕۆژی جیهانی کرێکاریان بەڕێوە برد. لە مەراسمی حەوتەپەدا ئێبراهیم عەباسی یەکێک لە هەڵسوڕاوانی کرێکاری ناسراوی ئەو شرکەتە وتارێکی پێشکەش کرد و وێڕێ ئاماژە بە کێشە و گرفتەکانی کرێکارانی ئەم ناوەندەی بەرهەمهێنانە و پشتیوانی لە ماگرتنی کرێکارانی کاغەزی پارس لە شاری شوش لەسەر دوو داواکاری گرنگی کرێکارانی حەوتەپا لەوانە گەڕانەوەی ئیسماعیل بەخشی بۆ سەرکارەکەی و گواستنەوەی تەواوەتی ئەو شرکەتە بۆ تەرحی پەرەپێدانی نیشەکەری حەوتەپا پێداگیری کرد. وتاربێژی دووەمی ڕۆڕسمەکە بریتی بوو لە فەراسەتی یەکێک لە خانەنشینانی کرماشان کە ناوبراویش وێڕێ ئاماژە بە کێشە و گرفتەکانی ژیانی خانەنشینان ڕازیاری ئازادکردنی تومەت ساڵحی بوو. جێگەی ئاماژەکە لە کۆتایی ئەم ڕێڕسمەدا بڕیارنامەی خانەنشینانی کرماشانیش خوێندرایەوە.